ئەنجومەنی پارێزگاکان بە پێی یاساکانی عێراق و هەرێمی کوردستان نوێنەراتی هاوڵاتیانی سنووری جوگرافی خۆیان دەکەن. ئێمەش وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەیامی خۆمان ناراستەی بەڕێزیان دەکەین. بەرامبەر بەو بەڵێنانەی کە ڕووەکەینە بەڕێز حەیدەر عەبادی کە بەڕێستان بە موچەخۆران و جوتیارانی هەرێمی کوردستانتان دابوو و بەردەوام لە وتاری هەفتانەدا بانگەشەی ناردنی موچەتان دەکرد. عێراقیەکان و هەرێمی کوردستان و جیهانتان دڵنیا دەکردەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان برسی ناکەن. بەڵام بەداخەوە جگە لە برسیکردن هەموو لایەکتان تووشی چاوەڕوانیەکی بێئومێدی و دڵەڕاوچێ کردووە. نەناردنی موچە بە بیانووی وردبینیکردن دەبێتە هۆکارێک لەسەر کەمکردنەوەی متمانە لە نێوان هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ. بایۆمتری بەشێکی گرنگە لە وردبینی کە پێشتر ئەنجومەنی وەزیرانی هەرێم جێبەجێ کردووە. لەبەرەوە هیوادارین لە لای بەڕێستان عێراقیەکی خاوەن ماف و حەق بین و دەستوری عێراق بۆ پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان سەبارەت بە موچەخۆران و مافی جوتیاران و خزمەتگوزارەی و ئاوادانکردنەوە وەکو یەک بین و چیتر موچەی هەرێمی کوردستان بەدەستی پێ نەکرێت و لەوە زیاتر. هەروەها کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێم پەلەی لێ بکرێت بە پێی ئەو مادانەی کە لە دەستوردا هاتووە و بە تایبەتی بۆ نەخۆشی و خاوەن پێداویستی تایبەتی و بەرژەوەندی گشتی زۆر پێویستە. هیوادارین ئەم پەیامەی ئەنجومەنمان بە هەند وەربگیرێت لەگەڵ ڕێزدا.